لەگەڵ ڕوخساری مردووەکاندا دەژین ئەوان کەسانێکن نەشتەرگەری چاندنی ڕوخساری نوێیان بۆ کراوە بە وریاییەوە تەرکیز لەسەر ئەم ڕوخسارە بکەن بیهێنە بەرچاوت گواستنەوە لە تەرمی مردوویەکەوە بۆ لاشێکی تری مرۆڤێکی زیندوو چۆن دەبێت ڕەنگە هەندێک لەم دیمەنانە زۆر بە ئازار بن بەڵام ئەمە لە ڕاستیدا مۆجیزەیەکی پزیشکیە یەکەم نەشتەرگەری چاندنی ڕوخسار لە ساڵی 2005 ئەنجام درراو تا ئێستاش 53 نەشتەرگەری ئەنجام دراوە هەندێکیان سەرکەوتنیان بەدەستهێناوە هەندێکی تریشیان شکستیان هێناوە هەندێک تا ئێستا لە ژیان بەردەوامن و هەندێکی تریشیان دوای ماوەیەک لە ئەنجامدانی نەشتەرگەریەکە گیانیان لەدەستداوە لێرەدا پرسیارەکە ئەوەیە چۆن ئەم نەشتەرگەریە ئەنجام دەدرێت لە سەرەتادا پزیشکان دەبێت دڵنیابن لەوەی ئایا ئەو ڕوخسارەی هێنراوە بۆ چاندنی بە ڕوخساری کەسێکی دیکە لە شێوەی دالەیەکەوە نزیکن دواتر لەلایەن چەند تیمێکەوە پشکنینی تاو بۆ هەموو ئەندامەکانی ڕوخسارەکە دەکرێت پاشان لەلایەن چەند پزیشکێکی نەشتەرگەری تایبەتەوە توێژینەوە لەسەر ڕەنگی پێست ددانەکان لوت و جۆچەکان دەکرێت و تیمێکی تر هەڵدەسێت بەلابردنی شانە تێکچوەکان پێش ئەوەی نەشتەرگەریەکە ئەنجام بدرێت چاندنی دەموچاو لە زۆر ڕۆ مەترسیدارە دیاترینیان ڕەتکردنەوەی سیستەمی بەرگریە لە شانە نوێیەکانی دەموچاو بۆیە ئەو کەسەی نەشتەرگەریەکەی بۆ دەکرێت پێویستی بە خواردنی دەرمانی بەرگری هەیە تا کۆتایی ژیانی لە ساڵی 2005 یەکەم حاڵەتی نەشتەرگەری چاندنی دەموچاو بۆ خانمێکی فەڕەنسی بە ناوی ئیزابێل داینۆر ئەنجام درا ئەم خانمە لەلایەن سەگەکەیەوە لایەکی دەموچای خورا بوو دواتر توانرا ڕوخساری کەسێکی مردووی بۆ بهێنرێت و نەشتەرگەری چاندنەوەی ڕوخساری بۆ بکرێت بەڵام ئەو لە ساڵی 2016 گیانی لەدەستدا دوای ئەوەی تووشی نەخۆشی شێرپەنجە بوو لە ساڵی 2021 پێشکەوتنی تەکنۆلۆژیا و زانستی پزیشکی وای کرد نەشتەرگەرێکی سەرکەوتوو بۆ چاندنی ڕوخسار و پەنجەی کەسێک بکرێت کە بەهۆی ڕووداوێکەوە لە 80 لاشەی سوتا بوو هەرچەندە ڕەنگە چاندنی دەموچاو هیوایەکی نوێ بە نەخۆشەکان ببەخشێت لە ژیاندا بەڵام هەندێک پێیان وایە کە ڕەنگە لە داهاتوودا بۆم بەسی خراپ بەکار بهێنرێت وەک ئاسانکاری بۆ دەربازبوونی تاوانباران لە تاوانەکانیان